خۆتان لێ بێم کاتە هەموو کاتێکتان باش ئازیزان و خۆشەویستان پرۆگرامی ڕۆژێکی نوێتان پێشکەشەکەین وەک کۆمەڵێک بڕگە و تەور و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون هیواداری لەگەڵمان بمێنەوە و بینەری پرۆگرامەکە بن با لە ڕاستەخۆ لە تەوەری یەکەمەوە دەست پێ بکەین لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ وەرزی دووەمی خوێندنگەکان دەست پێەکە دەرگەکانی خوێندنگەکان کرایە بەڕووی خوێندکاران و بەڕووی مامۆستایانە و تەوەری یەکەمان تەوەرێکی پەروەردەییە باز لە خوێندنگەیەکات باس لە ئامادەی سۆلاوی کچانەکەین کە نزیکەی 50 ساڵ ئەم ئامادەیە لە شاری سلێمانیا خزمەت بە پرۆسەی پەروەردە ئەکات و لە ئێستادا کارێکی جیاوازیان کردووە جیاواز لە خوێندنگەکانی دیکە ڕۆژنامەیەکی وەرزیان هەیە کە ئەم ڕۆژنامەیە تاوی ئەو بابەتانی تایە بڵاوکرێتەوە هەموو ئەو بابەتانن کە خوێندکاران نووسیویانە و پێیان خۆشە ئەم بابەتانە لە ڕۆژنامەکەی تایبەت بە خوێندنگەکەی خۆیانە بڵاو بکرێتەوە یان هەندێک بابەتی مامۆسایانیان هەندێک لە چالاکیەکانی ئەو وەرزەی قوتابخانەکە لەم ڕۆژنامەیە بڵاوکرێتەوە بەڕاستی بیرۆکەیەکی جیاوازە بیرۆکێکی گرنگە هەندێک لە خوێندکارەکان هەیە ڕەنگە دەستی نووسینیان هەبێت دەستی شعر نووسینیان هەبێ یان ڕۆمان و چیرۆک و یان پێیان خۆش بێت هەنگاوەکانیان بەو جۆرە بێت کە بەرەو ڕاگەیاندن بڕۆن پێیان خۆش بێت کە لە ڕاگەیاندنا کار بکەن و هەر لێرەوە ئەتوانن توانە و وزەی خۆیان بەگەر بخەن و نووسینیان هەبێت گۆشەیان هەبێت لەو ڕۆژنامەی تایبەت بە خوێندنگەکەی خۆیانە گفتوگۆیشی گرنگتر ئەگە قسەکەت لەبیر ناچێتەوە ئەوەی بە زمانی کوردی نووسیویانە باڵێ زۆر گرنگە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە لە هەر ڕۆژنامەیەکی دیکە جیاوازترێکە و ئێستا ڕۆژنامەکەش ئەبێنن خۆتان لە هەر ڕۆژنامەیەکی دیکە جیاوازترێکە ئەو ڕنگ و دیزاین و شێوازی کە بۆ ڕۆژنامەکە بەکار هاتووە تەواو جیاوازە گفتوگویم تەوەراکەین بە میوانداری زۆر بەڕێزان مامۆستا شیرین محەممەد مامۆستای ئامادەیەکەیە کە ئێستا لامان میوانە و گفتوگوی لەگەڵاکەین لەسەر ڕۆژنامە وەرزیەکەیان هەروەها ژیلاستاریشمان لەگەڵایە کە دامەزرێنەری ڕۆژنامەی سۆلاوی کچانە کە هەر ڕۆژنامەکەشیان بۆ ناوەیە ڕۆژنامەی سۆلاوی کچان کە ڕۆژنامەیەکی وەرزیە و هەر وەرزە و ڕۆژنامەیەک دەرەکەن جا زۆر جوان لەسەر بابەتە جیاوازەکان نووسیانە ئاماژەت بۆ کرد لەسەر چالاکیەکانیان بۆ نمونە گەشتی زانستیان هەبوو لەسەر ئەمان نووسیانە لەسەر هەندێک بابەت نووسیانە بۆ نمونە هۆناریە لەسەر بۆنە تایبەتەکانی تایبەت بە کووردە واتە هەر بۆنێ کە تایبەت بێ بە ژیانی تاک ئەمان بێبەشیان نەکردو لەسەرەوەی کە تیشکێک بخەنە سەری و بە جوانی لەسەری بنووسن ئێستا مامۆستا شیرین و خاتوژی لە لامان میوانن فەرموون بەخێر بێن بەخێر بێن سەرچاو مامۆستا بەخێر بێن سلااو لەبێت بەخێر بێن بەخێر بێن مامۆستا شیرین بەخێر بێن بەخێر بێ ژیلای سەرچاو فەرموون بەخێر بێن فەرموون مامۆستا بەخێر بێن زۆر سپاس مامۆستا پیرۆزی شامڕۆ دەرگای ناوەندەکانی خوێندن کرایەوە لە وەرزی دووەماین و بە هیوای وەرزێکی زۆر باش بێ بۆ تەواوی پرۆسەی پەروەردە ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ بانگهێشتکردنتان بۆ ئێرە و پیرۆزبایی لە سەرجەم خوێندکارانەکەم و پیرۆزبایی لە گەلی کوردستانەکەم کەوا بەسەرکەوتووی توانیمان کۆرسێکی خوێندن تێپەڕێنین و ئینشاءڵڵا ئەمڕۆ دەسەکەین بە کۆرسی دووهەمی خوێندن لە ناوەندەکانی خوێندنە دەستی خۆش بێت با باسی تەورەکەمان بکەین ڕۆژنامەیەکی وەرزیتان هەیە بە ناوی ڕۆژنامەی سۆلاوی کچانەوە کە ئامادەیەکی بەڕەسان ئەم ڕۆژنامەیە بڵاوکاتەوە ڕۆژنامەیەکی وەرزیە ئەم بیرۆکەیە چۆن هات؟ وەڵاهی سەرەتا بیرۆکەی ڕۆژنامەکە هەڵقوڵاوی بیر و بۆچوون و هەست و زانست و ڕۆشنبیری خوێندکارەکانمان بوو ئێمە چەندەها ساڵە چەندین جیل خوێندکارمان بەڕێ کردووە کە یعنی ناتوان بڵێم باش نەبوون ساڵانە چەندین بیرۆکی جوانیان هەبووە هەریەکە و لە ئاستێکە هەریەکە و لەلایەنێکە بەڵام ئەمساڵ گروپێک خوێندکاری زۆر تایبەتمان هەیە لە ئامادەی سۆلاوی کچان کە ئاستی زانستیان زۆر بەرزە و بیرۆکەی ڕۆژنامەکە هی ئەم خوێندکارانی خۆمان بوو کە هەمویان خاوەنی هەندێکیان خاوەنی کتێبن نووسرن بۆ نمونەیەکێک لەوانە باشیان هەیە بەڵێ یعنی تەنانەت کتێبێکیشی دەرکردۆ ژیلاخان کە تەلەبیکەمان هەیە لە ینی تەنانەت بە ئەنگلیزی ئەنووسێ و ماشەڵڵا زۆر بە ئاستن و بیرۆکەی خۆیان بوو بەڕاستی هەڵقوڵاوی بیرۆکەی خۆیان بۆ ئێمەش وەکو قەڵایەک بووینە پاڵپشتیان و
یارمەتیمانان کە بیرۆکەکان ببێتە یعنی واقعکی زیندوو. الحەمدولله ئەمڕۆ یەکەم ژماری گۆڤارەکەمان دەرەچێت کە ئەمڕۆ ئەعلانەکەین لە مەکتەبیش حەزمان کرد یەکەم جار لێرە لە کورسات ینی بە خەڵکی خۆمان و بە کەسوکاری خوێندکارەکانمان ئاشنایکەین کەوا ئەم گۆڤارە ئەعلانەکەین. دەستان خۆش گۆڤارەکە ئەوەی بەدەست ژیلاخانەوەیە دەستەکانی خۆش بەجا ژیلاخان تو ئاسیت کێشە پێمان بڵێ گۆڤارەکە چۆن دەستان پێ کرد تیشکان سۆتە سەر چ بابەت گەلێک؟ بەڵێ سەرەتا بەنای ڕۆژنامەوە بڵاومان کردوێتەوە. سەرەتا من لە پشووی هاوینە بۆی گەڕام زانیاری زیاتر وەربگرم لەسەری لە بەتە بیرۆکەکەش تایبەتە بێتەوە. بەڵێ لە چەند سایتێکی ئینگلیزی بە دوایە گەڕام هەمووی یەکەبێکەوە گەڕا سەر زمانی کوردی و هەر لە پشووی هاینا پێشکەش بە دەستەی کارگەڕی ئامادەیەکەمان کرد ئەوانیش بە خۆشحاڵی قوبوڵیان کرد و هەر لە سەرەتای دەستپێکردنی وەرزی یەکەمەوە وەکو تیمێک هەمومان کە پێکاتوین لە سەرۆک و نووسەر و ئەندامی یارمەتیدەر و بێژەر و چەندین ئەندامی ترکە هەمومان بەیەکەوە کارمانتیا کردو بۆ ماوەی تقریبا 4 مانگەکات کە ئێمە بەوردی ئیشمان لەسەر کردووە و تەوەرەکانی دەربارەی بابەتەکانی ناو خوێندنگە ئەگەر خوێندکارێک توێژینەوەیکی کردبەرە سە بابەتێکی زانستی کللتوری یاخود فیلمە سینەماییەکان و هەروەها دەربارەی بۆنە تایبەتەکانی ناو قوتابخانە. ڕۆژنامەکەی ئێمە بۆ چاکەینەوە کە هەموو بابەتەکانمان جگە لە دوو بابەت بە زمانی کوردیە و هەوڵمان ناوە هەمیشە شانازی بە زمانی خۆمان و کللتوری خۆمانەوە بکەین. هەر بۆیە وێنەیەکی کۆنی ئامادەیەکەمان لەسەر ڕۆژنامەکە داناوە کە قوتابیان لە هەر بەرگەکەی لەسەر لاپەڕی یەکەم لەسەر بەرگەکەی دەرەوەی بەڵێ بەجلی کوردیەوە کە خوێندکارەکانی ئامادەیەکەمانە کە چەند خوێندکارانێکی ساڵەکانی پێشون و زۆربەی بابەتەکانی هەمووی هەمەڕەنگن نەمانویستۆ شتێکی زیا و کەمی تێبکەین هەمووی بەپێی ژمارە دامان ناوە زۆر بەوردی کارمان کردووە. من دەربارەی کورد نووسیومە کە بابەتێکی کللتوریە کورتکەیە و دەربارەی کورد کۆڵیمەتەوە. ئەی دەستەکان ئەگەر هاو ڕێنمان ئەوە وێنەکەی کەیبینینەوە بەرگی یەکەمی ڕۆژنامە وەرزیەکەی ئامادەی سۆلاوی کچانە. بەڵێ دەسە خۆش بێت چۆن بوو بیرە لەوە کردەوە لەسەر کورد بنووسی کورتکیە؟ سەرەتا من وەک هەمیشە وتومە شانای نووسیوەتی ئەگەر کورتێکی باسەکەی خۆتمان پێ بڵێ. لە ڕاستی ئێستا باش بیرم نییە لە بەرەی ماوەیەک ئەبێ نووسیومە بەڵام باسی ئەوم کردووە کە بەچی کارەکان خۆیان بخوێنەوە ڕەوەند. باسی ئەومان کردووە کە کورد من وەک خۆم باسی ئەوم کردووە کە کورد چۆنە لە چ کللتورێکەوە زۆر بەناوبانگە چ شتێکیان زۆر تایبەتە و چۆن هاتوون بەم شێوەیە و هەروەها ڕۆژنامەکەی ئێمە بۆ جیایەکەینەوە لە گۆڤاریان لە ڕۆژنامەکانی ترکە ئەوەی ئێمە وەرزیە واتە هەر وێزێکی خوێندن ژمارەیەکی لە دەرەچێەوە ئەمەش یەکەم ژمارەمانە و زۆر سپاسی ستافی ئامادەیەکەمانەکەین لە بەرەوبەرەکانەوە هەتاوەکو مامۆستایان هەموو کاتە پاڵپشتی ئێمە بوون و بابەتێکی تیا کە مامۆستایەکیش نووسیوێتی جگە لە قوتابیان. جا مامۆستا شیرین ئێستا ئێوە ئەم هەوڵە جوانەی خوێندکارەکان کە ئەبینن ئەوەنەی کە بۆ خۆتان لە نزیکەوە ئاگادار بن ئەمە تا چەند وای کردووە گڕوتینێک هاندانێک بۆ خوێندن خۆشەویستیەک بۆ کەشی خوێندن دروست بکات لەنەوە خوێندکارەکانە دانێ هەندێک لە خوێندکارەکان لە چا ئەوانی ترۆ تۆزە کەمتر کۆشش بکە ئەم چەشنە لا هەوڵانە وای کردبێت هەمووی تێکەڵ بکە بە خۆشەویستی لەگەڵ کەشی خوێندنەکەیە. واللهی هەستەکەین خوێندکارەکان یعنی بەگشتی ئێستا ئەمە زیاتر خوێندکارانی مەرحەلەی یانزەی زانستی هەستاون بەم کارە بەڵام وەکو ڕاپرسیەکمان کردو لە نێو خوێندکارەکانی مەراحلەکانی تریشە بۆمان دەرکەوتووە زۆریان بەدڵە زۆر حەزەکەن ئەوانی شت بنووسن یعنی ئەمە بۆتە پاڵنەرێکی زۆر باش کە هانی ئەوان باکە ئەوانیش برە و بەو لایەنە زانستیان بن بە و یعنی مەرجنیە تۆکەی بۆ قوتابخانە بەس بۆ فێربوون بیت لەوانەیە کارێکی ئاوا ببینی ئەمە ببێتە بیرۆکەیەک بۆ تۆ کە تۆ شتێکی لەمە باشتر دەرکەی لە داهاتووە یاخود ببیتە نووسەرێک ببیتە ینی لەو کارێکی کە لەوە بچێ بۆیە هەستەکەین لە ناو خوێندکارەکانە ئەمە دەنگدانەوەیکی باشی هەیە هەموو بە ینی چۆنەڵی بە حەزەوە چاوەڕێی ئەمڕۆن کە ئەمە لە مەکتەب عرسکەین و ئەوان بخوێنەوە و ئەوانیش یعنی هاوشێوەی ئەوە یاخود بابەتمان بۆ بێنن یان لەوانەیە ئێستا خوێندکار هەبێ زۆر شتی پێ بێ
وەکو چۆنەڵی لە ئینگلیزیا پتەنشیل توانایەکی شاراوی هەبێ بەڵام هێشتا دەرنەکەوت بێ بەس ئەمە لەوانەیە ببێتە پاڵنەرێک توانای چەندین خوێندکاری تر دەرخا بۆ ئێمە وەشتی بەهێزترمان پێشکەشکە. باشە مامۆستاوی کە سەرنجی منی ڕاکێشە خوێندنەوە بوو و سوودەکانی خوێندنەوە و چەندین چیرۆک و ڕۆژێک کتێب خوێندنەوە لەوانی کوردی دامە ناونیشانی بابەتەکەیە کە بڵاو کراوەتەوە ناونیشانی ئەو کتێبانە و بەرگی و کتێبانەدانراوە لە ناو کتێبەکەیە کە خوێندکاران خوێنوێنێتەوە وایەمە ئەمە هاندانێکە بۆ خوێندکاران تا خوێندنەوە ئەوانش. بەڵێ ئێمە لە خوێندنگاکەمان من وەکو خۆم هەمیشە من مامۆستای ئینگلیزیم هیپۆلیانزەی زانستی و هەمیشە هانی خوێندکارەکان ئێم لەسەر خوێندنەوەی ئینگلیزی و خۆشیان ئاستی ئینگلیزیان زۆر باشە. ناونیشانێکی کتێبیشی تەیە کە بە زمانی ئینگلیزی بڵاوکراوە زۆر تایەتی بەڵام لەگەڵ لە هەمان کاتا مامۆستای کوردیەکەشمان سید نەرمین لە هەفتەکەیە یعنی بە شەوانەکانی خۆی یەک دەرز لە بە شەوانەی هەفتەی کردو بە خوێندنەوە ئیتر خوێندکاران لەو ڕۆژەیە ئەبێ کتێب بهێنن و هەر جارە و خوێندکارێک کتێبێکی خوێن بێتەوە و پوختەکەی سەمەریەکەی باسکە بۆ ئەوەی کە ئەمە ببێتە هاندێرێک بۆ خوێندکارەکان و هەستەکەین ئەوە زۆر شتێکی باش. حەزی خوێندکاران چۆنە بە تایبەت بۆ ئەوانەیە؟ وەڵاهی زۆر باشە هەر یعنی ئەوە بۆ تەپاڵنەرێکی باش بۆ خوێندنەوە لە لای خوێندکاران و یعنی گرنگی بە خوێندنەوەی کوردیش ئەیەن ئەوانەی کە ئاستیان لە ئینگلیزیا باش نییە و زۆرێک خوێندکاریشمان هەیە کە ئینگلیزی ئەخوێندنەوە. والله ماشەڵڵا لێ کتێبەکان کە ئاماژیان بۆ کرد زۆر جوانە کتێبی باڵێن لەوانەیە کە خوێنەرێکی باشی هەیە. جا مامۆستا شیرین بەڕێزت دەزانی بێگومان زۆر لە ئێمە باشتر کە خوێندکار هەرچەند حەز و خۆشەویستی و بەهرەشی تیابێ ئەگەر کەشێکی باشی بۆ نەگونجێت ئەگەر دەستی نەگیرێت لەوانەیە دوای فترێک دڵ سارد بێتەوە لەو خۆشەویستی و لەو گەر و گوڕیەی کەتیایەتی. مامۆستا چۆن ئەتوانێت وا بکات ئەوەی کە خۆت سەرەتاوتت ئەو قەڵایە بێ لە پشتی؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە وەڵاهی ئێمە سەر بە وەزارەتی پەروەردەین ئەوە نیە ئەڵێن پەروەردە و فێرکردن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. ئێمە لێرەدا بەڕاستی پەروەردە لە پێش خوێندنەوەیە و پەروەردەش بەچی بەڕاستی پەروەردەیەکی دروست بەچی دروست ئەبێ بە پەخشکردنی ڕێز و خۆشەویستی. بەڕاستی کاتێک کە تۆ خوێندکارەکەت خۆشویست و ڕێزت لێگر بەبێ جیاوازی ئەوەی کە ئاستی زانستی بەرزە یاخود نزمە خۆشەویستی بۆ دەرسەکە دروستە بێ خۆشەویستی بۆ مامۆستاکە دروستە بێ کاتێکیش کە خۆشەویستی دروست بوو حەزی بۆ وانەکە لەلا دروستە بێ. باوەڕتان هەبێ من چەندین خوێندکار پێمەڵێ مامۆستا ئینگلیزی ناخۆشترین وانە بۆ لەلام یعنی حەزم کردووە هەموو دەرسێ بخوێنم بەس ئینگلیزی نەخوێنم ئەوەندە ترساوم لی تێنەگەشتوم بەڵام لەوەتەی تۆ پێم ئەڵێی ئێستا بۆتە خۆشەویستترین دەرسم یعنی ئێستا جاری وایە ئەگەر من ڕۆژێک بابەتێک فریانەکەوتم تەلەبەی وام هەیە ئەتوانم بەو بڵێم ئەمە بۆ هاوڕێکانت باسکە یعنی ئەوە نەمتمانم پێی هەیە وەکو ئەوەی مامۆستایەک بێت. بەڕێزە دوانەی ئینگلیزیاڵیتەوە لەبەرەوە یعنی تەلەبەکانمان ئەلحەمدولێلا وەکو یعنی نەک هەر من باسی خۆم ناکەم لێرەیە هەر لە بەڕێوەبەرەکەمانەوە مامۆستا سروە محەممەد عەبدوڕەحمان و یاریدەدەرەکەمان و هەموو مامۆستاکان بەڕاستی ستافێکی زۆر دڵسۆز بەڕێز خەمخۆر یعنی باوەڕتان هەبێ لەم بایکۆتا ئێمە بایکۆتمان نەکردووە ئەم کۆرسی یەکەم بە هیچ شێوەیەک لەبەرەوەی کە وتومانە نەتیجەی نییە و یعنی مناڵەکان مناڵی خۆمانن یعنی بەڕاستی من ئێستا کچەکانی خۆم لە مەکتەبن چۆن حەز بکەم ئەوان بخوێنن ئەبێ حەز بکەم خوێندکارەکانیشم دانەبڕێن لە خوێندن تۆ سزای مناڵەکەی خۆت بێت. ئەرە وەڵڵا یعنی بەڕاستی خوێندنمان ڕانەگرتووە بە هەموو شێوەیەک هەوڵی خۆمان ناوە بۆیە هەستەکەین خوێندکارەکانیشمان هەست بەوە ئەکەن خوێندنیان لا خۆشەویستە بۆیە نەتیجەی ئەم خۆشەویستی و هەوڵدانش ئەم ڕۆژنامەی لێکەوتوێتەوە. مامۆستا ئەوەی کە ئیبینین کە زۆر چالاکی بڵاوکرێتەوە فڵان قوتابخانەی ناحکومی ئەم چالاکی کرد ئەم چالاکیە زانستیان هەبوو ئەم کۆبوونەوەیان هەبوو کۆبوونەوەیکی پەروەردەیان هەبوو ئەمە لە قوتابخانە ناحکومیەکانە ئەیبینرێت باشە کەواتە قوتابخانە حکومیەکانیش نەک بەقەد ئەوان ئەتوانن زیاد لەوانیش چالاکیان هەبێت و چالاکی زانستیان هەبێت ئەمە یەکێکە لەو چالاکیە گرنگانی کە ڕەنگە
چەندین قوتابخانەی ناحکومیمان هەبێت شتێکی لەو جۆرەیان نەبێت ئەم پرسیارم بۆ بەڕێز و خاتوژی لەشە بەڵام ئەمێ وەڵامی بەڕێز بزانم واللهی زۆر ڕاستە دەستە خۆش بێ بەڕاستی ئێمە ئەم ساڵ یعنی هەموو ساڵێک ئێمە لە مەکتەبی خۆمان چالاکی زۆرمان هەبووە بەڵام بەدەر لە ساڵانی تر ئەم ساڵ زیاترمان هەبووە هەرچەنە باری یعنی خۆتانەزانن ظروف چۆن بۆ بەڵام زۆر زیاتر یعنی بۆ نمونە لە ڕۆژی ئاڵایە مناسبەمان کردووە لە ڕۆژی دامەزراندنی سلێمانیە هەموو چالاکیەکانیش لێرە بەڵێ ئەمە بەشێکی چالاکیەکانیشە بگرە لە ڕۆژنامەکەی بڵاو کراوەتەوە ینی ئێمە تەنانەت من وەکو خۆم بە یارمەتیدانی خوێندکارەکانم ریپۆرتاژیشمان کردو ینی خوێندکارێکم بە ناوی هەستی هاودەنگ و کۆمەڵێک هاوڕێی ریپۆرتاژێکیان کردووە لەسەر ڤیدیۆیی یعنی لەسەر گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی و من هەر لە ڕۆژی سلێمانیە پێشانگایەکی خواردنی کللتوری سلێمانیم بە پۆلی 11 وێژەیی کرد کە خوێندکارەکانی ینی سەرەتا باسی بەخشینم بۆ کردن کە چەند گرنگە ئێمە ببەخشین بەڵام بەخشینەکەمان با لە ڕێگەی ئەم فکرەی منەوە بێ فکرەکەش ئەوە بوو خواردنی کللتوریمان دروست دەکرد بۆ ئەوەی کە خواردنە کللتوریەکانی خۆشمان بناسیێنین وەکو یاپراخ و کفتە و بریانی و زەڵاتە و ترخێنە و ئەنواع شیرینی کوردەواری و معرەزێکی زۆر جوانمان دروست کرد بەڕاستی تقریباً 5 مێزمان ڕازانەوە و ڕۆژی پێشتر بە خوێندکارەکانی مەکتەبی خۆمانوانوت کە سبەینێ لە پێشانگاکە پارەکانتان سەرفکەن یعنی خواردن لەم پێشانگایی خۆمان بکڕن بۆ ئەوەی کە پارەکەی بەکارهێنین بۆ پرۆژەیەکی خێرخوازی و ئەوە بوو لە ڕۆژی سلێمانیە پێشانگاکەمان زۆر بە سەرکەوتویی مەبلەغێکی باش پارەمان دەست کەوت و هاتین ئەو پارەیە چوین لەگەڵ خانەی بێسەرپەرشتانی ڕەوەنجە بارفرمان پەیوەندیم کرد کە لە بەکرەجۆیە بزانین حەزمان کرد یارمەتی ئەوان بین پێداویستی ئەو مناڵە بێسەرپەرشتانە چییە و ئەوانیش لیستێکیان بۆ من نرد کە پێداویستیە زەڕوریەکانیان بوو من لەگەڵ هەندێک لە خوێندکارەکانم چوین ئەو پارەیەمان نابێت پێداویستیەکانیان و ڕۆژێک خوێندکارەکانی خۆم لە هەر ینی پۆلێک چەند خوێندکارێکم هەڵبژارد و ئەم پێداویستیانەمان برد بۆ خانەی بێسەرپەرشتان لێرەدا ئێمە کارێکی زۆر جوانمان کرد و خوێندکارەکانیشمان فێری دووشت کرد یەکەم بەخشین دووهەم هەست بە بەرپرسیارەتی دایک و باوک کە چەند گرنگە تۆ دایک و باوکت هەبێ لە خێزانێکا بژیت کاتێک کە ئەو مناڵانیان ئەبینی ئاوا دایک و باوکیان نەبوو بێ سەرپەرشت بوون یعنی باوەڕە هەبێ ئەو خوێندکارانە هەموو ئەوەندە گریاون ئەجا سوپاسی خۆیانە کرد لەسەر هەبوونی خێزان و قەدری دایک و باوک زانینی خۆیان و یعنی بەڕاستی ئەمە بە جوانترین کاری و چالاکی ئەمساڵی مەکتەبی خۆمانم زانی من و خوێندکارەکانیش بە هەمان شێوە دەستان خۆش بێدەمە نمونەیەکە لە کارەکانتان ئەمە قوتابخانێکی حکومی کردوێتی دەستان خۆش بێت چەندین کاری تریش بەڵام ئەوەندە بەسە ئێستا من لێرە باسی تۆ چۆن باسی خوێندنگەکەی خۆتەکەیت وەکو قوتابخانەیەکی حکومی تا چەند دڵخۆشی لەوەی کە لە ئامادەی سۆلا بخوێنیت دڵخۆشیەکەم وەسف ناکرێت لە ئێستاە سەرەتا من خۆم ویستم قوتابخانەکەم بگۆڕم هەر کەزانیم لەبێ ئەخوێنم بەڵام سپاس بۆ بەڕێبەرەکەم کە نەیهێشت ینی من خۆم ئەمید بڕۆمە مەکتەبە ناحکومیەکان مەکتەبە ئینتەرناشناڵەکان بۆ ئەوەی بتوانم بەشداری لەم جۆرە شتانە بکەم بەڵام بۆم دەرکەوت کە قوتابخانەکەم گرنگی بەوانە ئایا زیاتر لە قوتابخانە ناحکومی و ئینتەرناشناڵەکان و کە ئێمە ئەم ڕۆژنامەیەماندا مەزران هەمیشە مامۆساکان سەرپەرشتیان کردوین ببێ ئەگەر لە شتێکمان کەم بوو بێت هەمیشە بەدەممانەوە بوون کە باوەڕ ناکەم زۆر لە مەکتەبە ناحکومیەکان ئەم شتانە بکەن و ئێمە زیاتر گرنگیمان بە زمانی خۆمان ناوە پێش هەموو شتێ بەڵام بزانم زیاتر ئەوان گرنگی بە زمانەکانی وەک ئینگلیزی و عەرەبی ئەیان کە ئەمەش شتێکی باشە بە هەمان شێوە بەڵام زیاتر ئێمە نەتەوەی خۆمان بناسین زیاتر بتوانین بە زمانەکەی خۆمان قسەکەین زۆر شتێکی گرنگە و باشیشە و هەروەها ئەمە باسی ئەو بکەم کە ئێمە ویستومانە ئەوە دەربخەین کە
قوتابخانە حکومیەکانیش بە هەمان شێوەی لە پاڵ ئەهلیەکان و ناحکومیەکان و ئینتەرناشناڵەکان توانایان هەیە قوتابیەکانیان زۆر بەهرەمەندن ئێمە لە ئامادەیەکی خۆمانەوە قسە بکەین زۆرترین قوتابی بەهرەمەندمان هەیە بەڵام هەتا ئێستا پلاتفۆرمێک نەبە خۆیانی تیا دەرخەن چانسێک نەبووە خۆیانی تیا بدۆزنەوە بەڵام ئێمە کە هەم ئەنجومەنی چالاکی قوتابیانمان هەیە کە هەمیشە یارمەتی قوتابیانە و لەم وەرزی دومە پێشبڕکێی خوێندنەوەماندانەوە بە قوتابیانی قۆناغی دەیەم و خولی زمانی کۆریمان کردوتەوە بۆ قوتابیەکانمان کە ئەمە جگەلەوەی لە 3 زمان کە ئێمە لە قوتابخانەی خوێنین زمانێکی تریشمان هەبێت کە بیخوێنین خۆمان کە بە ماوەیەکی کەم و بە ئەوەی کاریگەری بکاتە سەروانەکانمان واتە هەمیشە هەوڵمان ناوە کە پشگیری قوتابیەکانمان بکەین گرنگی بۆ نین کە ئێمە حکومین سەرڕای ئەوەی کە باری دارایی لە ئێستا چەندێک خراپە و بەردەوام هەوڵی خۆمانیەوە کاتا بە دەرەجەکانت دیارە کە باشیشە من ئەستی مام ناوەندم بەوە نییە کە هەنێک کات قوتابیەک بلاوانێ زۆر زیرەک بێ لە وانەکانی قوتابخانە بەڵام لە شتەکانی ترا باش نەبێ منێکێکم لە قوتابیانی کە هەوڵم هەردووکی هاوسەنگ ڕابگرم بەڵام لە شتەکانی ترا زیاتر باشترم هەوڵی باشتری بوونیشێم زۆر دڵنیاش مشەڵڵا داهاتوێکی گەشیشە جا پێمان بڵێ ژیلاگیان هەندێک بابەتان ئێوە چاپ کردویان لەسەری نووسیتانە بۆ نمونە ئەبێ کەسی پسپۆر ئەمانە قسە بکە بەڵام ئێوە زۆر بە تێڕوانینێکی جوانی تایبەت بە تەمەنی خۆتان لەسەری نووسیتانە حەقی خۆشتانە کە لە تێڕوانی خۆتانەوە لەسەر بابەتانە بنووسن بۆ نمونە هیچ ڕاوێژێکتان وەرگرتووە لەگەڵ کەسانی تریشا بۆ ئەم بابەتانە لەسەری بنووسن خوێندنەوەتان بۆ فیلم کردووە بۆ نمونە لەسەر بابەتی کورد نووسیتە خۆت ئەمانە تا چەند لەگەڵ کەسانی پسپۆڕشە بۆ نمونە بۆ ئەم هەنگاوانە هەوڵەیەن هەنگاو بنێن بۆی کەم ئیشەڵڵا ڕۆژنامەکەتان بەرفراوان بێ هەر لە چارچەوەی خوێندنگەکەی خۆتان نامێنێت بە بچێتە دەرەوە بەڵێ سەرەتا هەوڵمان نا هەموو شتەکان بە هەوڵی خۆمان بێت زۆر پرسمان بە کەسانی شارەزانە کردوتن هە لە سایتە بەناوبانگەکان بە زمانی ئینگلیزی کە ڕاین و من خۆم وەرم گێڕاوە کاتێک کە لەگەڵ تیمەکە یەکەم کۆبوونەوەمان کرد هەموو شتەکانم بەڕۆنی پێوتون چونکە ئەمە بۆ من بۆ قوتابیەکان بۆ تیمەکە هەمووی تازە بوو هەوڵمانە هەموو بابەتەکانی هەوڵی خۆمان بێ نووسینی خۆمان بێ و زۆر سپاس بەخوای گەورە کە قوتابیەکانمان نووسەرەکانمان زۆر بەتوانا بوون کە تەوانیوانە هەموو بابەتەکان بنووسن بابەتی تایبەتی خۆیان بنووسن توێژینەوەی خۆیان بکەن و هەروەها ڕاپرسی بە خوێندکاران بکەن زۆر بێ دەربارەی بابەتەکان دیزاینە جوانە ئیشی کێیە من و لیدا عەلی کە هەم وێنەگرە و هەم دیزاینەرە لەبەر ئەوەی بە پێی پێویست کاتێک گەڕاین لەناو خوێندنگەکەمانە هیچ قوتابیەکمان دەست نەکەوت کە دیزاین بکات ناچار بووین ئێمە کە خۆمان دیزاینەکەی بکەین هەنێکی وەکو قاڵبی ئامادەکراو بەکارمان هێناو هەنێکی خۆشمان دیزاینمان کردووە بەردەوامیە بێ دەگەر چینە وەرزی هاوینیشەوە بەڵێ بەتەکید بەردەوامیە بێت لە ماوەی وەرزی خوێندنە زیاتر کە بۆ نمونە ئێمە لە مانگینەوە عادەتەن دەست پێکەین هەتاوەکو مانگی 5 کەوایە لۆ پشووی هاوین لەوانێت تەنها کورتێک بێ لەو خوێندکارانی کە لە ئامادەیەکە ئەمێننەوە چونکە ئێمە لەوانەیە دوایەوەی ئێمە بڕۆین قوتابیانی تر بەردەوام حەز بکەن و ئێمە لەوێ نابین هاوکاریان بکەین و کاتە مامۆساکانمان ئێمە ئەوەی کە خۆمان پێمان کرا و ئەو توێژینەوەی کە کردومانە دەربارەی ئین بە مامۆساکانمان و مامۆساکانمان خوێندکارانی دوای ئێمە هەڵبژێرن بۆی بەردەوام بناغەکەیە بناغێکی باش دابنێن بەردەوامیە بێت و مامۆستاکان هاوکاری قوتابیانی دوای ئێوەشەکان مامۆستا ئەنجومەنێکتان هەیە ئەنجومەنی چالاکیەکانی قوتابخانە جگە لە ناو ڕۆژنامەکە کە کاری تیاکەن ئەنجومەنێکتان هەیە تایبەت بە چالاکی ناو قوتابخانەکە ئەم ئەنجومەنە لەکێ پێکاتەوە وڵاهی ئەم ئەنجومەنەش من یارمەتیدەرێکی سەرەکیانم بەڵام ئەندامەکانی زۆرترینی خوێندکارن لە هەموو مەرحەلەکان بۆ نمونە لە مەرحەلەی دەهەمانە بۆ لە 11 بە زۆری تەلەبەمان هەیە ئیتر حەزیان لە بەڕاستی لە مەجالی ئیعلامە حەزیان لە نووسینە حەزیان لە بڵاوکردنەوەیە ئیتر ئێمەش هاوکاریان نەکەین بە هەموو شێوەیەک هەر سەرکەوتوو شتێک ماوە لە کۆتای قسانێ ئەمەژی ببند واللهی ئەوەی کە ماوە تەنها ڕێز و خۆشەویستیە بۆ کەناڵە جوانەکەی کورسات زۆر سپاستانەکەین کە بەسەرتان کردینەوە و یەکەم ژمارەی ڕۆژنامەکەمان لە ئەم کەناڵە جوانەوە خستە ڕوو هیوادارم سەرکەوتوو بن و هەمیشە حەزەکەم ئەوە بڵێم کە بەڕاستی گەنجانی ئێمە بە تایبەتی ئەوانەی کە لە قوتابخانە حکومیەکانان کەسی زۆر باشیان تایە خوێندکاری زۆر بەهرەمەندیان تایە ئەگەر ئێوە ئیتر بە هەر تەکنیکێک کە خۆتان ئەیزانن لە بواری ئیعلامە بەسەریان بکەنەوە توانەکانیان دەرخەن لێرەوە عنی بەڕاستی ئێستا ئێمە ئەمڕۆ کە هاتوین من ئەمە یەکەم جارمە ئێمە کەناڵێکی ئاسمانیەوە و زۆر خۆشحاڵم
و لەوانەیە ئەمە هەستێکی زۆر بە نرخ لە لام جێ بێڵێ و لە لای ژیلاکیانیش حەزەکەم ئەم هەستی کە من ئێستا هەستی پێەکەم خوێندکارە بە توانەکانیشم ڕۆژێک هەستی پێ بکەن توانەکانیان لێرەوە دەرخەن چونکە بەڕاستی من لە مەکتەبی خۆمانەوە سیرەکەم و متابعی مەکتەبەکانی کەشەکەم هەستەکەم خوێندکاری زۆر باش هەیە شتیان پێیە بەڕاستی گوناحە ئەو شتانی کە هەیە هەر ئاوا بمێنێتەوە بە شاراوەی دەرخڕە بە هەوڵی مامۆستاگەلێکی دڵسۆز وەکو بەڕێزت و هاوکارانت وا ئەکەن کە ئینشەڵڵا بەهرە و حەزی ناو ئەم خوێندکارە جوانانە زەمینەی بۆ بسازێنرێت بۆی کە ئینشەڵڵا جێبەجێ بێت بە کردداری ئێمە بیبینین کە چه ئەنجامی جوانی لەیەکە بێتەوە بەخێر بێن دوبارە زۆر سپاس من زیاتر بەساق